سڵاوتان لەبێت هاوڕێیان خۆشحاڵین کە دووبارە لە ڤیددیۆیەکی نوێدا گەڕینەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. ئایا ڕقت لە ڕۆناڵدۆیە؟ دوای بینینی ئەم ڤیددیۆیە لەوانەیە ئەو ڕقت بۆ کریستیانۆ ڕۆناڵدۆ نەمێنێت. من لەم ڤیددیۆیەدا باسی ژیانی تایبەتی خۆی ناکەم، بەڵکو باسی ئەو کارە مرۆڤایەتیانەی دەکەم کە بەرامبەر هەوادار و یاریزانەکانی تر ئەنجامی داوە، لەگەڵ هەموو جۆرە یارمەتیەکانی تریشیدا. ئەگەر باسی ناوبانگی ڕۆناڵدۆ بکەین دەبینین ناوبانگێکی زۆر گەورەی هەیە، تەنانەت ئەو کەسانی کە ئارەزویان لە وەرزش و تۆپی پێنیە لەگەڵ ئەوەدا کریستیانۆ دەناسن. بەڵام سەرەڕای هەموو ئەم ناوبانگەشی کریستیانۆ وەکو زۆرێک لە کەسە بە ناوبانگەکان مرۆڤایەتی خۆی لەدەست نەداوە و گرنگیەکی زۆر بە هەوادارەکانی دەدات بەبێ جیاوازی. و هەروەها کریستیانۆ ڕۆناڵدۆ زۆر خۆی بە کەسێکی سادە و ساکار دەزانێت و لەگەڵ ئەوەشدا هەمیشە گرنگی بە هەوادارەکانی دەدات و دەستی یارمەتی بۆ هەژار و نەخۆشەکان درێژ کردووە. کریستیانۆ ڕۆناڵدۆ زۆر لایەنی مرۆڤایەتی هەیە، لەوانەیە ئەو کەسانی ڕقیان لێیەتی ئەو لایەنە مرۆڤایەتی کریستیانۆیان نەبینی بێت. ئایا تۆ باوەڕ بەم قسانە ناکەیت؟ تا کۆتایی بینێری ئەم ڤیددیۆیە بە و دواتر خۆت لەسەر کریستیانۆ ڕۆناڵدۆ بڕیار بدە. ئەم منداڵەی لە ڤیددیۆکەدا دەیبینن ناوی حەیدەرە و دایک و باوکی ئەم منداڵە بەهۆی کردەوەیەکی تیرۆریستیەوە لە لوبنان بەرتەقینەوەیە کەوتن و گیانیان لەدەستدا و خۆشەویستترین یانە لە لای ئەم منداڵە بچووکە یانەی ڕیال مەدرید بوو و ئاواتی ئەوە بوو کە لە نزیکەوە چاوپێکەوتن لەگەڵ یاریزانەکانیدا زانەکاندا ئەنجامدا و کریستیانۆ ڕۆناڵدۆ بە باشترین شێواز پێشوازی لێی کرد و باوەشی لێیدا و هەروەها وێنەشی لەگەڵی گرت و توانی دڵی منداڵێکی بێ دایک و باوک خۆش بکات. لەم ڤیددیۆیەدا یەکێک لە یاریزانەکانی یانەی ڕکابەر لە کاتی یاریەکەدا تووشی پێکان بوو لە قاچیدا و کریستیانۆ ڕۆناڵدۆ کارێکی زۆر مرۆڤانەی ئەنجامدا. وەک لە ڤیددیۆکەدا دەبینن قاچی یاریزانەکەی گرتووە و هەوڵ دەدات ماسوولکەکانی ڕابکێشێت و بیهێنێتەوە شوێنی خۆی و بتوانێت ئازاری ئەو یاریزانە کەم بکاتەوە. بێگومان ئەم گرتە ڤیددیۆیە زۆر لە ڕەوشبەرزی کریستیانۆمان نیشان دەدات کە چەند کەسێکی سادە و دڵپاکە و هەست بە ئازاری کەسانی دەوروبەری دەکات و ئامادەیە هاوکاریان بکات. هەروەها لەم ڤیددیۆیەدا کاتێک کریستیانۆ ڕۆناڵدۆ بانگێشتی ئاهەنگێکی ڕاگەیاندن کرابوو، لەو کاتەدا منداڵێکی یابانی داوای لە کریستیانۆ ڕۆناڵدۆ کرد کە چاوپێکەوتنی لەگەڵدا ئەنجام بدات و لە چاوپێکەوتنەکەدا بە زمانی دایک قسەی لەگەڵدا بکات کە ئەویش زمانی پورتوگالیە و لە کاتی گفتوگۆکردنەکەدا منداڵەکە زۆر تووشی دڵەڕاوکێ دەبوو، بۆیە هەڵەی دەکرد لە کاتی قسەکردندا و ئەو کەسانی لەو شوێنە ئامادەبوون زۆربەیان پێکەنینیان بە قسەکانی ئەو منداڵە دەهات بەهۆی هەڵەکانیەوە. بەڵام کریستیانۆ پێی ناخۆش بوو بە هەڵەکانی ئەو منداڵە پێ بکەنن، بۆیە تەماشایەکی ئەو کەسانی کرد کە پێ دەکەنن و پیانی وت ئێوە بەچی پێ دەکەنن؟ ئەو بە شێوازێکی باش قسە دەکات و پێویستە ڕێز لە هەوڵەکانی بگرن و گاڵتەجاڕی پێ نەکەن. کریستیانۆ ڕۆناڵدۆ زۆر گرنگی بە هەوادارەکانی دەدات بەبێ جیاوازی، لە زۆربەی کاتەکاندا ئامادەیە واژوو بۆ هەوادارەکانی بکات یاخود وێنەیان لەگەڵدا بگرێت. بۆ نمونە لەم گرتە ڤیددیۆیەدا کەسێک بەڕاکردن دەیەوێت خۆی بگەێنێتە لای کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ ئەوەی وێنەیەکی لەگەڵ بگرێت پێش ئەوەی بچێتە نێو پاسەکەیەوە. بەڵام کاتێک کریستیانۆ ئاگای لێبوو بڕیاریدا نەچێت بۆ نێو پاسەکە، بەڵکو چوو بۆ لای هەوادارەکەی و توانی وێنەی لەگەڵدا بگرێت و دڵی ڕازی بکات. وەکو دەبینن پاسەوانەکان ڕێگەیان لە هەوادارەکە گرت، بەڵام کاتێک کریستیانۆ ئاگای لێبوو بڕیاریدا نەچێت بۆ نێو پاسەکە، بەڵکو چوو بۆ لای هەوادارەکەی و توانی وێنەی لەگەڵدا بگرێت و دڵی ڕازی بکات. و هەروەها لەم گرتە ڤیددیۆیەشدا بە هەمان شێوە منداڵێک پاسەوانەکان تێدەپەڕێنێت بۆ ئەوەی بێت بۆ لای ڕۆناڵدۆ هەتا بتوانێت باوەشێکی لێ بدات. پاسەوانەکان ویستیان ڕێی لێ بگرن، بەڵام لە کۆتاییدا توانی بگاتە لای کریستیانۆ و کریستیانۆش بە هەمان شێوە باوەشی لێیدا و دڵی منداڵەکەی نەشکاند.
کریستیانۆ ڕۆناڵدۆ زۆر گرنگی بە هەرزەکارەکان دەدات و هەوڵ دەدات بە هیچ زۆرێک دڵی منداڵە هەرزەکارەکان لە خۆی نەشکێنێت. ئەگەر تەماشایەکی زۆربەی ئەو ڤیدیۆیانەی کریستیانۆ بکەین لەگەڵ منداڵە هەرزەکارەکاندا دەبینین هەمیشە باوشیان لێ دەدات و ماسیان دەکات و وێنەیان لەگەڵدا دەگرێت و هەروەها واژوویشان بۆ دەکات. بۆ نمونە لێرانەدا واژووی بۆ هەموو ئەو منداڵە هەرزەکارانە ئەنجامدا کە داوای واژوویان لی دەکرد و لێرانەشدا پێش دەستپێکردنی یاریەکە باوشی لەگەڵ زۆربەی ئەو هەوادارە بچووکانە ئەنجامدا کە لەوێنەدا ڕاوەستا بوون. ئەمە بەشێکی کەمی ئەو ڤیدیۆیانە بوو کە لەگەڵ منداڵە هەرزەکارەکاندایە، بەڵام لەگەڵ ئەوەشدا چەندین گرتە ڤیدیۆی تری هەیە وێنە لەگەڵ هەوادارە بچووکەکانی دەگرێت و واژویان بۆ دەکات و باوشیان لێ دەدات. و لێرانەشدا بە هەمان شێوەیەکێک لە هەوادارە سەرسەختەکانی بە پەرۆشەوە باوەش بە کریستیانۆ ڕۆناڵدۆدا دەکات و دیارە کریستیانۆ ڕۆناڵدۆش خۆشحاڵە کاتێک هەواداری لەو جۆری خۆی دەبینێت. کریستیانۆ ڕۆناڵدۆ خاوەنی زۆرترین ڕێژەی فۆلۆوەرز هەیە لە ئینستاگرامدا. وەکو زۆرێک لە کەسە بەناوبانگەکانی تر خۆی بە گەورە و لوودبەرز نەزانی، ڤیدیۆیەکی تایبەتی کرد و تێیدا سوپاسی هەموو ئەو کەسانی کرد کە فۆلۆی ئەکاونتەکەیان کردووە. Thank you. We are 50 million on Instagram. Unbelievable. I just want to say thank you. It was amazing achievement for me. Thank you for your support. شتێکی خۆشە ئەگەر یاریزانەکان ئەو تیشێرتەی لە کاتی یاریەکەدا لەبەری دەکەن یاخود هەر تیشێرتێکی تر بێت، گرنگ ئەوەیە لەلایەن یاریزانێک و پێت ببەخشرێت وەکو یادگاریەک هەڵی بگریت. کریستیانۆ ڕۆناڵدۆ زۆر جار ئەو کارەی ئەنجام داوە. بۆ نمونە لەم گرتە ڤیدیۆیەدا تیشێرتەکەی بەری دادەکەنێت و پێشکەشی منداڵێکی دەکات. و دووبارە لێرانەدا تیشێرتێک بە یەکێک لە هەوادارەکانی دەبەخشێت. و لەم ڤیدیۆیەشیاندا تیشێرتێک لە ئەرزەکە کەوتبوو و کریستیانۆ هەڵی دەگرێت و پێشکەشی خاوەنەکەی دەکات و دیارە هەوادارەکانی زۆر پەشۆکا بوون بەو هەڵوێستە جوانەی. لە کاتی یاری نێوان پورتوگال و ئەرجەنتیندا ڕۆناڵدۆ بە هەڵە یاریزانێکی تووشی پێکان کرد. ڕاستەوخۆ کریستیانۆ دەستی بەرز کردەوە و داوای لێبوردنی لە یاریزانەکە کرد و هەوڵیدا یارمەتیشی بدات، بۆیە بڕیاریدا لەگەڵ یاریزانەکەدا سەردانی پزیشک بکەن و هەروەها لەوانە هەتا پشکنینەکە تەواو بوو بە دیار یاریزانەکەەوە وەستا بوو هەتا لە سەلامەتیەکەی دڵنیا ببێتەوە و دواتر دووبارە داوای لێبوردنی لێ کردەوە. و بێگومان نابێت کارە خێرخوازیەکانی کریستیانۆ ڕۆناڵدۆ لەبیر بکەین. کریستیانۆ ڕۆناڵدۆ لە تەمەنی 24 ساڵیدا بڕیاری داوە خوێن بە منداڵە نەخۆشەکان ببەخشێت و لەبەر ئەوە کریستیانۆ ڕۆناڵدۆ هیچ تاتۆیەکی لەسەر جەستەی خۆی نەکردووە، چونکە یەکێک لە یاساکانی خوێنبەخشین ئەوەیە کە نابێت ئەو کەسە تاتۆی هەبێت، چونکە مەرەکەبی تاتۆ کۆمەڵێک مادەی زیانبەخشی تێدا هەیە، لەوانەیە خوێنی ئەو کەسە پیس بکات، بۆیە ڕێگەیان پێنادرێت خوێن ببەخشن. و کریستیانۆ لە ساڵێکدا 2 جار خوێن دەبەخشێت و هەروەها کریستیانۆ بە هیچ زۆرێک کحول و مادەی هۆشبەر بەکار ناهێنێت، چونکە باوکی کریستیانۆ بەهۆی خواردنەوەی مادەی هۆشبەرەوە گیانی لەدەستداوە و لەگەڵ ئەمانەشدا کریستیانۆ کاتێکی زۆری بۆ یارمەتیدانی نەخۆشخانە و توشبوانی شێرپەنجە داناوە. هەرچەندە ڕۆناڵدۆ بە نهێنی ئەو کارەی دەکرد، نەیدەویست بۆ ناو دەرکردن بچێت ئەو کارە ئەنجام بدات، بەڵام ڕۆژنامە نووسەکان بە زۆر توانیان ئەو شتە ئاشکرا بکەن و دەرکەوت کە کریستیانۆ ڕۆناڵدۆ بڕەپارەیەکی خەیاڵی خەرج کردووە بۆ یارمەتیدانی نەخۆشخانە و توشبوانی شێرپەنجە و هەروەها بۆ کەسانەشی کە پێویستیان بە پارە هەبووە بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکانیان و یارمەتی چەندین ڕێکخراوی خێرخوازی داوە بۆ توشبوانی شێرپەنجە و هەروەها زۆر یارمەتی فەڵەستینی داوە و بڕەپارەیەکی خەیاڵی تەرخان کردبوو بۆ چاکردنەوەی ماڵە ڕووخاوەکان و یارمەتی منداڵە هەژارەکانی ئەفریقیای داوە و ڕێژێکی زۆری خواردن و خواردەمەنی بۆیان ناردبوو. دڵخۆشکردنی منداڵان شتێکی زۆر گرینگە بۆ ڕۆناڵدۆ، هەموو کارێک ئەنجام دەدا بۆ ئەوەی دڵی منداڵان لە خۆی خۆش بکات.
کریستیانۆ ڕۆناڵدۆ ئامادەیە هاوکاری هەموو کەسێک بکات تەنانەت ئەگەر ئەو کەسە دوژمنیشی بێت. من باسی بەشێکی کەمی ئەو هاوکاریانەیم کرد کە بۆ نەخۆشخانە و منداڵە نەخۆشەکان ئەنجامی داوە. کریستیانۆ ڕۆناڵدۆ هاوکاری زۆر لەوە زیاتریشی ئەنجام داوە و بە هەمان شێوە ئامادەیە هاوکاری یاریزانەکانیش بکات ئەگەر تەنانەت ئەو یاریزانانە ڕکابەریشی بن. بۆ نمونە لە کاتی یاری جامی جیهانی بۆ ساڵی 2018 کریستیانۆ ڕۆناڵدۆ هاوکاری یەکێک لە یاریزانە ئۆروگوانیەکانی کرد. لە کاتێکدا داوای گۆڕینی یاریزانەکەیان کرد بەهۆی ئەو پێکانەی تووشی ببوو، کریستیانۆ ڕۆناڵدۆ هاوکاری یاریزانەکەی کرد و لەگەڵ خۆی دابردی هەتا لە چوارچێوەی یاریەکەدا دەریهێنا. کریستیانۆ ڕۆناڵدۆ هاوڕێ کۆنەکانی لە یاد ناکات و هەمیشە پەیوەندی لەگەڵیاندا هەیە و ئامادەیە لە هەموو کاتە سەخت و ناخۆشەکاندا هاوکاریان بکات و زۆر جاریش خەڵاتی گەورە پێشکەشی هاوڕێ کۆنەکانی دەکات. بۆ نمونە کریستیانۆ قەسرێکی شاهانەی پێشکەشی یەکێک لە هاوڕێ دێرینەکانی کرد بە ناوی ئەلبێرت ڤانترا، چونکە لە یەکێک لە یاری ئامادە باشیە کۆنەکاندا لە شوێنی بربەستی گۆڵەکەدا بە پاسێک تۆپەکەی دایە کریستیانۆ و کریستیانۆش توانی گۆڵەکە ئەنجام بدات. ئەمە لەلایەکەوە دێت کە هاوڕێکەی ڕۆناڵدۆ دەیتوانی بە تەنیا گۆڵەکە بکات بێ ئەوەی پاس بەهێز یاریزانێکی تر بدات و ئەو گۆڵەی کە کریستیانۆ ئەنجامیدا یەکێک بوو لە گۆڵە گرینگەکان، چونکە وەکو ڕێگە خۆشکەرێک وابوو هەتا توانی ناوبانگی خۆی پێدەر بکات. ڕاچیە لەسەر کریستیانۆ ڕۆناڵدۆ؟ ئەگەر ڕقت لی نەماوە ئەوە لە کۆمنت بۆمی بنووسن. ئەگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکت بۆمان هەیە ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسن. و زۆر سوپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوویت. ئەگەر ڤیدۆکەمت بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکە و ئەگەر بەدڵیشت نەبوو ئەوە دیزلایکی بکە، بەڵام بە مەرجێک دەبێت هۆکاری دیزلایکەکەم بۆ بنووسیت هەتا بتوانم هەڵەکانم چاک بکەمەوە. و لە بیرشتان نەچێت کە سەبسکرایبی کەناڵەکەم بکەن، چونکە ئەوە گەورەترین پشگیریە بۆ من بۆ ئەوەی بەردەوام بم لەسەر کارەکەم و هەروەها ڤیدۆی زیاترتان بۆ دابگرم. و زۆر سپاسان دەکەم ئەگەر ئەم ڤیدۆیم لەگەڵ هاوڕێکانتان بۆ شەیر بکەن و هیوادارم کە توانی بێتم لەم ڤیدۆیەدا زانیاریەک یاخود شتێکی بە سوودتان پێ بگەێنم. و لێرانەشەوە گەیشتمە کۆتایی ڤیدۆکەم. ئینشاءڵڵا ڤیدۆکەمتان بەدڵ بووە و تا ڤیدۆیەکی تر و کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.